ئەنجا هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەر ڕێگایەک کە بۆیان کراوە دەعوە و بانگەوازیان کردووە بەڕێزان، تەنانەت هیچ شتێکیان بەکەم نەزانیوە لە ڕێی بانگەوازدا. بۆچی؟ چونکە دڵسۆز و خەمخۆری ئیسلام بوون. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت سەرەڕای ئەوەی کە خەلیفەی موسڵمانانە، سەرەڕای ئەوەی کە هیچ شتێک نەماوە نەیکا لە پێناوی ئیسلامدا، بەڵام ڕۆژێکیان کاتێک کە دەبینێ یەکێک لە هاوڵانی گەنجێک تووشی مەشروب خواردنەوە بووە، هەڵدەستێ نامەیەکی بۆ دەنووسێت ئیمامی عومەر، دەنووسێت لە عومەری کوڕی خەتابەوە بۆ فڵانی کوڕی فڵان، ئەی گەنج ئەی فڵانی کوڕی فڵان بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. بەڕێزان ئێمە چەند گەنج دەبینین ئەوڕۆ کە تووشی ئەو جۆرەشتانە بووە، تووشی سەرلێشەوان و خراپە بووە، کۆمەڵگاکەمان تووشی چەند سیفەتی خراپ بووە. بەڵام ئایا ڕۆژێک بیرمان لەوە کردوتەوە نەسیحەتی گەنجێ بکەین، دەستی بەسەری دابێنین، دوو قسەی خێری بۆ بکەین بۆ ئەوەی کە هیدایەت وەربگرێ بەڵکو واز بێنێت. بۆیە ئیمامی عومەر دواتر ئاەتێکی بۆ دەنووسێ لە سوورەتی غافیر کە پێی دەفەرمێت بۆی دەنووسێ کە خوای پەروەردگار دەفەرمێت حامیم تەنزیل الكتاب من الله العزیز العلیم. دوایی دەفەرمێ غافری الذەنب، ئەو خوایەی کە لە گوناهەکان خۆش دەبێت، وقابل التوب، تەوبە و پەشیمانی لە بەندەکانی وەردەگرێت. ئەنجا لەگەڵ ئەوەشدا بەڵام شەدید العقاب، ئەو خوایە سزای زۆر بەهێزە ئاگادار بە ئەی ئینسان، لەگەڵ ئەوەدا کە ڕەحم و بەزەی زۆرە بەڵام ئاگادار بە سزاشی زۆر بەهێزە. ئەنجا ذی الطەول لا إله إلا هو إليه المصير، ئەو خوایە خاوەن فەزڵ و چاکەیە، خاوەنی میهرەبانیە، بەخشندەیە بەرامبەر بە بەندەکانی ئەی ئینسان بگەڕێەوە. هیچ پەرستراوێکی بە حەق نییە ئیلا ذاتی ئەڵڵا نەبێت. ئەو گەنجەیە کە ئەو نامەی پێدەکات یەکسەر دەست بەگریان دەکات و دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. بەڕێزان ئەوان چەند خەمیان بوو کە بانگەوازکەن، ئەوان چەند خەمیان بوو کە خەڵک هیدایەت وەربگرێ، وەکو چۆن بۆ خۆیان دڵیان بە نووری ئیمان و ڕووناک بۆتەوە. هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەوڵیان دەدا کە کەسانی دیکەش ئاوا بەهۆی ئیمانەوە هیدایەت وەربگرن، بەهۆی ئیسلامەوە بکەونە سەر ڕێگای ڕاست، نور و ڕووناکی ئیمان و ئیسلامەتی وەربگرن. بەڕێزان